هەفتا ڕۆژە موچەخۆران و فەرمانبەران چاوەڕوان هێواڵی دابەشکردنی موچەی مانگیدەن، بەڵام تا ئامادەکردنیم راپۆرتە خشتەی موچە دیار نییە و موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی کاربڕێکەر و ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیرا و دابەشی ناکات. سەرۆکی لقی هەڵەبجەی یەکێتی مامۆستایانیش دەڵێت حکوومەت سلماندی بێباکە و لە سیاسەتی برسیکردنی خەڵک بەردەوامە. پرۆسەی ڕامهێنانەوەی خەڵکە بۆ ئەوەی خەڵک بەوەی کە هەتە ڕازی بێ ئەخرۆ زۆر خراپتر تاوەکو برسیکردنەکە. یاعین تۆ سبەی دووسبێ برسیکردنیش نەبێ هەر وەزعێکی خراپتریش بێتە پێشێ دەسوپەنجەی لەگەڵان نەمکە خۆتی لەگەڵان ڕابێنە. ئەم سیاسەتە سیاسەتێکی زۆر سەقەتە. بەداخەوە سیاسەتی چەند ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە برسیکردن و زائید لەوەش وای کردووە کە خەڵک خۆ بگونجێنێ لەگەڵ کێشە و مەشاکل و گرفتەکان و ئەو هەزاران هەزار قەیرانی سوتەمەنیمان هەیە، قەیرانی ئامانەیە، قەیرانی کارەبامان هەیە، قەیرانی موچەی بەردەوامان هەیە، قەیرانی ئەمنیمان هەر زاد و قەرانی کایە دەبێت دەسوپەنجەی لەگەڵانیان بکەی بۆ ئەوەی تۆ بتوانین لە وڵاتە ژیان بکەی. بۆ چونکە بەداخەوە حکومڕانەکانی حکومڕانی جددی نین و حکومڕانێکی ڕەشید نین بتوان ئەم وڵاتە بە شێوازێکی زۆر جوان ئیدارەکەنەوە بتوان هاوڵاتیەکانی کە سەرەکی ترین و ئەساسی ترین ڕەکیزەی حکومڕانی بریتە لە ئاسوودەی هاوڵاتیان بتوان ئەوی جێبەجێک. فەرمانبەران و موچەخۆران دەڵێن ئەمە سیاسەتی برسیکردن و ستەمە حکوومەتی ماوە بەسەرچوو پەیڕەوی دەکات. گوزەرانی خەڵک و فەرمانبەرانیش ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت و مامۆستایەکیش دەڵێت با دەسەڵاتداران پند لە بەشارە سەدی دیکتاتۆر وەربگرن. لەبەر ئەوەی کە بەڕاستی تەنها ئەمە لە ئاەتی قورئانەوە ئەفەن ختم الله على قلوبهم وعلى أبصارهم غشاوة، یعنی خوای گەورە مۆری ناوە بدڵیانە بەڕاستی هیچ شتێکی چاک و لە هیچ شتێک عیبرەت وەرناگرن. ئەگەنا بەشار ئەسەد ئێستا ئەمە باشترین بەڵگەیە کە بزانن بەشار ئەسەد چەند زۆڵم و ستەمی کرد، بەڵام خوای گەورە کە بۆی گەیاند ئەو پشتیوانانەی کە لە رووسیا و لە ئێران و لە حیزبوڵڵا و لە عێراق پشتیوانی بوو، بەڵام هیچ فریای نەکەوت. ئەمانە لە ئەنجامی تاوان و ستەمیان هیچ شتێک تەسیریان لێ ناکا، کاریگەریان لێ ناکا کە بەرەو چاکیان بات و دەست وەرگرن بڵێن با خەم لە میلەتی خۆمان بخۆین. لێرە هەفتا ڕۆژە فەرمانبەر موچەی وەرنەگرتووە، ینی بەڕاستی لە ڕێی دەرونیەوە بێتاقەتە، لە ڕێی باخەڵی خاڵیەوە بێتاقەتە. تۆ ئەبینی ئەوانەی کە قوتابین دایک و باوکیان فەرمانبەرن خۆیان قوتابین لە زانکۆ لە داخلین لە نازانچی گوزەرانێکی خراپیان هەیە، بەڵام هەر ئەوەیە کە نەفسێتیان بەرجە و نەیانە سەر جاد بڵێن کاکە پارەمان پێنێ. هەفتا ڕۆژە لە هەرێمی کوردستان موچە دابەش نەکراوە. موچەخۆرانیش دەڵێن ترسیان لە موچەی مانگەکانی 11 و 12 هەیە بفوتێت. حکوومەتیش مێشێک میوانی نییە و فەرمانبەرانیش بەگیرفانی بەتاڵ و بارودۆخێکی سەختی دارایی ژیان دەکەن. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.